ئێرەدەنگی رادیۆ ژیارە لە باژێری ئامستەردام. دەنگی ژیار، دەنگی ئازادی و دموکراسی. دەنگی مرۆڤایەتی و مافی مرۆڤ. دەنگی فەرهەنگ و شەهرستانیەت و سیاسەت و هونەر و ئەدەبیات. دەنگی هەموو ئازادی خوازان و پێشکەوت و خوازان لە کۆمەڵگایی کوردستان. دەنگی بەرایەتی گشتی مردمی زۆر لێکریای ئێران. بەرنامەکانی رادیۆ ژیار هەموو ڕۆژانی پێنجشەممە و هەینی لەم سەعاتەدا لەسەر سەتەلایتی هاتبێت 11 دەرەجەی شەرقی فەرکانسی 12476 بڵاوە دێتەوە. پۆلاریزاسیۆن ئۆفۆقی سیمبۆل ڕای 27.5. خدمت شنوندگان عزیز رادیو ژیار، آرزوی سربرزی و شانازی اره همه مردم کرد در تمام کره خاکی دارم. آرزو دارم که مردم کرد همیشه شاد و خرم و سرفراز بودن. در رابطه با مسئله انتخابات دهمین دوره ریاست جمهوری در ایران مصاحبه دارم ورد کاک حسین یزدانپناه، جانشین رئیس پارت آزاد کردستان. در واقع بعد از 31 سال که در حکومت جمهوری اسلامی گذشته، غیر از در دوران اولیه حکومت جمهوری اسلامی که احزاب کردی و مردم کرد شرکت فعال در انتخابات داشتن، بعد از او سال اپوزیسیون کرد در ایران سعی کردن و شیوه مختلف در انتخابات دیری بکن و همیشه انتخابات بایکوت کردن و تحریم کردن. اره اولین بار در تاریخ احزاب اپوزیسیون کردی روز جمعه در واقع دو حزب کردی ایران طی یک اعلامیه و بیانیه مشترکی که امضا کردن در اربیل کردستان عراق اعلام کردن که اره اولین بار بعد از او ساله انتخابات تحریم میکن و یک فرم و شکلی تر تماشای انتخابات کن و اعتقاد دارن که راحلی وجود داره اره که مردم کرد بتانن او خواسته و او مسائلی که باید و دست پیدا بکن و یک شیوهی تر کار انجام میدن. به این رابطه تماس تلفنی داریم ورد کاک حسین و امیدواریم که کاک حسین بیشتر در رابطه ورد کم و کیف ای بیانیه و چه خوازن و دست بیارن اره ایوه شنونده عزیز ده بپرسیم. کاک حسین سلام عرضم خدمتت، آرزوی سربرزی و شانازی را دارم. امیدوارم همیشه خوش بوید. بیانیه صادر بیه و در بیانیه که حزب ایوه و حزب دموکرات کردستان اعلام کردن که در انتخابات شرکت کن. اره ایمه و اره شنونده لیه مهمه که در ای بیانیه چی و مد نظرتان بیه و اره چه بعد از 31 سال که در حکومت جمهوری اسلامی گذره ایوه اولین، یعنی در واقع ایوه دو حزبی ایوه اولین احزاب کردی هستن که ساده ترین راه یعنی تحریم انتخاب نکردن و اعتقاد دارن که باید در انتخابات شرکت کرد و مردم کرد بتانن خواسته خودان در این انتخابات نشان بدن. این رابطه فنی در شنونده نیمه توضیح بیست بفرما. بله زور سپاس بۆ جەنابەت و بۆ کاتێرانی رادیۆکەتان و هەروەها بیسەرانی رادیۆکەش لە هەر شوێکە هەن. ئەوەی ڕاستی بێ سیاسەتی ئێمە وەک پارتی ئازادی کوردستان کە دواتریش لەگەڵ حیزبی دیموکراتی کوردستان توانیمان پێکەوە شتێکی تازە گەڵاڵە بکەین لەسەر بنەمای ئەوەیە کە لەم هەڵبژاردنەدا چەند شتی گرنگ گۆڕانی بەسەردا هاتووە. ئەگەر لەمەوبەر هەم سیستەمی هەڵبژاردنەکە نادیموکراتیک بوو و هەم کاندیداکان بەرنامەیەکی ئەو تۆیان بۆ چارەسەرکردنی پرسی نەتەوایەتی لە ئێراندا لەوانە پرسی نەتەوەی کورد نەبوو و هیچ ئاماژەیەکی پێنەکرابوو و هیچ ڕێگا چارەیەکی لە بەرنامەکەیاندا نەگونجابوو. ئەوجا لەگەڵ ئەوەدا کە سیستەمەکە هەر بە شێوەی ڕابردوو نادیموکراتیکە بەڵام گۆڕان لە مؤلفەیەکی دیکەدا ڕوویداوە، ئەویش
ئەوەیە کە پرسی نەتەوایەتی لە بەرنامەی دوو کاندیدی ڕێفۆرم خوازدا ڕەنگی داوەتەوە. لە نێو ئەو دوو کاندیدایەشدا بەرنامەی مەهدی کەڕوبی بەرنامەیەکە کە جێی سەرنجە و بایەخی خۆی هەیە، هەر بۆیە سیاسەتی ئێمە لەگەڵ سیاسەتی ڕابردوومان سەبارەت بە هەڵبژاردنەکان گۆڕانی بەسەرداهات. چونکی سیاسەت بریتیە لە لێکدانەوە، تەحلیلی مشخص لە هەر هەلومەرجێکی مشخص. ئەوە نییە کە چونکی لە ڕابردوودا فڵان سیاسەت ڕەچاو کراوە بۆ زمانێکی دیکەش هەمان نوسکە تەجویز بکرێت. لەسەر ئەم بنەمایە ئێمە بڕیارماندا کە بڕیاری هەردوو لامان بوو، هەردوو لامان هەر کەس لە پێشە لای خۆیەوە لەسەر ئەو باوەڕە بوو کە لەم هەلومەرجەدا و لەم ئینتیخاباتەدا تەحریم سیاسەتێکی واقعبینانە نییە، سادەترین سیاسەتە بەڵام واقعبینانە نییە و قانزادی بۆ بەرەو پێشچوونی خەباتی گەلی کورد نییە، بەڵکو خۆتێوەردان لەو پرۆسەی کە دروست بووە، سیاسەتێکی دروستە. دیارە لەگەڵ ئەوەشدا واتە لەگەڵ ئەوەشدا کە بەرنامەکە بۆ ئێمە جێی بایەخ و گرنگیە و سەرکەوتنی ئەو بەرنامەیە بە باش دەزانی، بەڵام لە عینی کاتدا لایەنەکانی دیکەشیمان لەبەرچاوە. ئێمە کەڕوبی کاندیدای ئێمە و گەلی ئێمە نییە و ئێمە سازماندەر و بەشداری سیستمی دەسەڵاتی سیاسی نین، بەڵام ئێمە تەعاملمان لەگەڵ ئەمری واقع کردووە، تەعاملمان لەگەڵ واقعە کردووە کە هەیە. ئەویش لە نێو کاندیداکانی کە لە سافی شوڕای نیگابان دەرچوون کاندیدێکیان ئەو شێوەیە باز لە کۆمەڵێ مەسئلە دەکات کە 30 ساڵە گەلی ئێمە و گەلانی بندەستی ئێران خەباتی بۆ دەکەن. ڕاستە ئەو بەرنامەی کەڕوبی ناگاتە پێوەرە نێو دەوڵەتیەکان بۆ مافی گەلان و ناگاتە ئەو خەبات پڕ بە پێستی ئەو خەبات و قوربانی دان و داخوازانە نییە کە گەلی ئێمە لە ڕۆژهەڵاتی کوردستان بەدوایەوەیەتی، بەڵام شتێکی جیاوازە لە کاندیدەکانی دیکە. لەلایەکی دیکەوە شەخصی کەڕوبی چ وەک خۆی چ وەک بەرنامەکەی ڕاست لە نوقتە مقابلی ئەحمەدی نەژاددایە. ئەحمەدی نەژاد کاندیدای ڕەسمی باڵی بڕیار بەدەستی جمهوری ئیسلامیە، واتە ئەو باڵەی کە خامنەیی ڕێبەراتی دەکا و بڕیاری نهایی لە هەموو پرۆسەکاندا بۆ ئەو دەگەڕێتەوە. ئەو باڵە ئەحمەدی نەژادی کاندید کردووە. بەم جۆرە پێمان وایە بەدەنگدان بەو بەرنامەیە لەلایەکەوە سووربوونە لەسەر ویست و داخوازنەتەوایەتیەکان، لەلایەکی دیکەشەوە ناکوتنە بە کۆماری ئیسلامی و ڕەتکردنەوەی ئەو دەسەڵاتەیە کە 30 ساڵە ماف و ئازادی گەلی ئێمە و گەلانی ستەمدیدەی ئێرانی زەوت کردووە.